ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش 11 حوزەیرانی ساڵی ڕابردوو لە هێرشێکی کتوپڕدا توانی شاری تکریت بە تەواوی کۆنتڕۆڵ بکات. لەو کاتەوە تا ئێستا داعش توانیوێتی پێگەیەکی بەهێز لەو شارە بۆ خۆی دروست بکات و تکریت بکاتە دووەم شوێنی بەهێزی خۆی لە دوای مووسڵ. 7 مانگ دوای کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ لەلایەن هێزەکانی داعشەوە، حکوومەتی عێراق دوای هەوڵێکی زۆر و بە هاوکاری ڕاستەوخۆی کۆماری ئیسلامی ئێران هەوڵەکانی خۆی بۆ کۆنتڕۆڵکردنەوەی تکریت چڕ کردەوە. عێراق بە دروستکردنی هێزێکی 30,000 کەسی لە 8 شەعبی 15 ڕۆژ پێش ئێستا و لە سەرەتای ئازاری ئەم ساڵدا هێرشەکەی دەست پێکرد. هەرچەندە فەرماندە سەربازیەکان چاوەڕوان بوون بە ئاسانی شاری تکریت کۆنتڕۆڵ بکەنەوە و هێرشەکەیان ببێتە هەوێنی هێرشی داهاتوویان بۆ سەر شاری مووسڵ، بەڵام ماوەی 4 ڕۆژە پێشڕەویەکانیان بۆ ناوەندی شاری تکریت وەستاوە. توندی شەڕەکە وای کردووە ژمارەیەک لە بەرپرسان و پەرلەمانتارانی عێراق لە ناویشیاندا حەسەنە ساری کە پێشتر بە قات و بۆین باخەوە لە ناو باڵەخانەی پەرلەمان دەردەکەوت، ئێستا بەجلی سەربازیەوە و لە تەنیشت قاسمی سولەیمانی فەرماندەی فەیلەقی قودسی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێرانەوە ببینرێت. ئەساری کە ئێستا بە یەکێک لە فەرماندەکانی 8 شعبی دادەنرێت و سەرکردایەتی سەرایە جیهاد دەکات بە NRT ڕاگەیاند. ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی هەموو ڕێگاکانی چوونە ناو ناوەندی شاری تکریتی بە نوێترین ئامرازەکانی تەقینەوە داپۆشیوە و بە شێوازێکی زۆر ئەندازەیی ڕێگەی چوونە ناو تکریتی گرتووە. ئەساری ئاشکرای کرد داوایان لە چەندین تیمی دەرەکی پوچەڵکردنەوەی تەقەمەنی و مین کردووە کە بێن و ڕێگای چوونە ناو تکریتیان بۆ بکەنەوە، بەڵام تا ئێستا کەس وەڵامی نەداونەتەوە. هەرچەندە ئەساری ناوی ئەو لایەنە دەرەکیەی ئاشکرا نەکردووە کە داوایان ئاراستە کردووە، بەڵام هەموو ئاماژەکان بە یەک ئاراستە دەڵێن ئەو لایەنە دەرەکیە کەس نییە جگە لە کۆماری ئیسلامی ئێران. بەپێی ئەو زانیاریانەی کە لە سەرچاوێکی ئەمنیەوە دەست NRT کەوتووە، فەرماندەی ناوەندی پرۆسە سەربازیەکان کە ئێستا بارگاکەی لە شاری سامەرایە پلانی ئەوەی هەیە ئابلۆقەی خواردن و خواردنەوە و چەک و تەقەمەنی بخاتە سەر داعش تا لە ناوەوە لاواز بکرێن. کەریم نووری وتەبێژی هێزەکانی 8 شعبی و یەکێک لە فەرماندە سەربازیەکانی بەدر لە لێدوانێکیدا بۆ NRT ژمارەی چەکدارانی داعشی لە ناوەندی شاری تکریت ئاشکرا کردووتی ئێستا نزیکەی 250 چەکداری داعش لە ناو شارەکەدا ماون. بەڵام ئەوەی ڕێگری لەوان دەکات چەکدارانی داعش نین، بەڵکو ئەو هەزاران مین و تەقەمەنی و ئۆتۆمبیلە بۆمبڕێژکراون کە لەلایەن ئەو ڕێکخراوە دانراون. وتیشی پێشبینی دەکەن تا کۆتایی هەفتەی داهاتوو شاری تکریت بە تەواوی کۆنتڕۆڵ بکەنەوە. محەممەد بەختیار NRT